هێشتا ئاسووی باشبوونی پەیوەندی نێوان پارتی و گۆڕان بەدی ناکرێ. ئەم دوولایانە لە ڕاگەیەنراوە دژبەیەکەکانیان بەردەوامن. دوای 4 کاتژمێر لە کۆبوونەوە جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و دەڵێت لە دوای 12 ئۆکتۆبەرەوە هیچ دام و دەستگایەکی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان شەریعەتی یاسایی و سیاسی و دیموکراسی نەماوە و بە ئیرادەی تاگڕەوی و بەڕێوە دەبرێن. گۆڕان ڕایگەیان پارتی لە سیاسەتی چەوتی خۆی و قۆڕخکاری و تاگڕەوی و بەردەوامە و درێژە بە دۆخی کودەتای سەربازی و سیاسی 12 ئۆکتۆبەر دەدات. سەرۆکایەتی هەرێمی پێشوش لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە 2013 تا 2015 تا 1970 شەریعەتەکەی لە خەڵکەوە نەبوو لە پەرلەمانی کوردستان بوو. ئەم حکوومەتی ئێستا شەریعەتەکەی لە پەرلەمانە کاتێک کە پەرلەمان پەکی خراوە کەواتە هەموو مؤسساتی هەرێمی کوردستان ناشەرعین. یعنی ئێستا کە پەرلەمان نییە مؤسساتی تر شەریعەتی لەدەستداوە بە تایبەتی کە کاتێک ئەو کاتی کە یاسا پێشێ لەکرێەوە لە دەرەوەی یاسا مؤسساتی حکم لە هەرێمی کوردستانە پەکێخرێ پەرلەمان پەکێخرێ بۆیە سەرجەمە مؤسساتانە شەریعەتیان لەژێر پرسیارە بە حکوومەتیشەوە. بزوتنەوەی گۆڕان داوا لەلایەنەکان دەکات بە ئەرکی نەتەوەی خۆیان هەڵسن و هەوڵەکانیان بخەنەگەڕ بۆ یەکلایکردنەوەی ئەو ململانەی لە نێوان کودەداکردن بەسەر شەرعەتی دامەزراوەکان لەلایەک و بە مەرجەعیکردنی پەرلەمان و دامەزراوە شەعرەکانی هەرێم لەلایەکی تر دروست بووە کە پارتی وەک ململانەی حەزبی وەسفی دەکات. دقیق نییە چونکە لە کوردستانە ململانەی سیاسی لە بینی ئێمە و پارتیان نەبووە و نییە. ململانەی سیاسی لەسەر گۆڕینی نظامی سیاسی بووە و ململانەی سیاسی ئێستا لە کوردستانە لە نێوان شەرعیەتی پەرلەمان و داگیرکردنی پەرلەمانایە. هەر هێزێکی سیاسی هەر هێزێکی سیاسی بیەوێ ململانەکانی ئێستای کوردستان کورت کاتەوە بۆ ململانەی دوو حیزبی سیاسی لە ڕاستیە خۆیە خەڵەتێنێ و قاعیدە جەماوەریەکەیە خەڵەتێنێت. ئەگەرچی زۆربەی لایەنەکان هەوڵی نێوەنگیریان داوە بۆ ئاسایکردنەوەی دۆخی هەرێم بەڵام تا ئێستا پەیوەندی نێوان پارتی و گۆڕان ئاسایی نەبۆتەوە و لێدوانی بەرپرسانی ئەم دوو حەزبە دەری دەخەن کە پەیوەندیەکانیان وەک ڕۆژانی سەرەتای دروستبوونی ململانەکانیان وایە. هێمن مەحموود ناڕتی سلێمانی.